بەداخەوە ئەم تاوانە چینی دیندارەکانشی گرتۆتەوە، بەڵکو هەندێ لە موسڵمانانیش بە عیبادەتی دادەنێن خۆی گەورە پەناماندا. ئەم تاوانە خۆشەویستان نەک بەس تەنها تاوانێکی گەورەیە، ئەکبەڕ الکەبائیرە، واتە یەکێکە لە گەورەترین تاوانە گەورەکان. ئەم تاوانە نەخۆشیەکی ترسناکە، بەڵایە، موسیبەتە، دەردێکی کوشندەیە. ئەم تاوانە کەفارەتی نییە، چەندێ تاعەت و عیبادەت کەی ئەو تاوانت لەسەرا لا ناچێت ئیلا دەبێت تەوبەی لێ بکەی، ئیلا دەبێت پەشیمان بیتەوە. ئەم تاوانە خۆشەویستان بریتیە لە تاوانی بوهتان، تاوانی بوختانکردن. بەداخەوە بوهتان لە ناو کۆمەڵگای ئێمە تەشەنەی وەرگرتووە، شیرازەی کۆمەڵگای ئێمەی تێکداوە.